وإن شاء الله باش 24 کاتژمێریت کە کارەباکان بۆ دەگەڕێتەوە و ئێمە هاوکاریەکی دارایشمان بۆ هێناون کە ئێستا بە خاتونی دەدەین و لێرە شۆ دەمە بڵێن بەڕاستی وەکو دەستگای بەخشین ماگانە موچێکمان بۆ ئەو 5 منداڵە کەسیان ئۆتیزمە بۆ ئەو خاتونە بەڕێزە کە لێسەدا پیاوی لەلا نەماوە ژیانێکی کرێتیاتی و بە فەخری دەبەنە سەر موچەیەکی ماگانەشمان بۆ بڕیتەوە. ئەسڵاوتان لێ بێدەم کاتتان باش من ئێستا لە ماڵی خاتوو نەفیسەم ئەو خاتونەی کە خاوەنی 3 منداڵی ئۆتیزمە ئەمە دوێنێ شەو لە ڕووماڵێکی کەناڵی ئاسمانی پەیام دۆخی ئەم ماڵەمان بۆ خەڵکی هەرێمی کوردستان بڵاو کردەوە کە لە دۆخێکی تەواو و ناخۆشدان بۆیە دەستگای خێرخوازی بەخشین هەرزوو پاڵپشتخۆی بۆ ئەم ماڵە دەربڕی و بڕیاری کۆمەڵێک هاوکاری جۆرا و جۆری بۆ ئەم ماڵە دەرکرد. من دەمەوێت گفتگۆ لەگەڵ لیژنەی ئۆفیسی هەولێری دەستگای خێرخوازی بەخشی بکەم ئاخۆ بزانم ئەوان هاوکاریەکان چی بوونە کە بۆ ئەم ماڵیان هێناوە و دواتریش قسە لەگەڵ خاتون نەفیسە خۆی دەکەم ئاخۆ بزانم ئەوان پێداویستی تر و ئەوەی کە پێویستە بۆیان بکرێت چ شتێکە. سەرتاس مەلای کاک موسا حوسێن بەرپرسی ئۆفیسی هەولێر دەستگای خێرخوازی بەخشین کاک موسا سڵاو لێبێت. زۆر سپاس دەکەم. دوێنێ شەو دۆخی ئەم ماڵەتان بینی ئێستا ئەو هاوکاریانەی کەەوە ئێوە بەو ماڵی دەگەێنن چییە؟ بنای خۆی گەورم میهرەبان سەرەتا من دەمێت سوپاسی بەڕێزت بکەم کە ئەم راپۆرتات ئاشنا کرد بە هەموو خەڵکی هەرێمی کوردستان کە ببینن لە هەرێمی کوردستان بە هەزاران خێزانی هەژار و نەدار و کەم دەرامەت هەیە کە لە ژیانێکی کوولەمەرجی ژیان دەبەنە سەرێ. ئێستا ئێمە لەگەڵ برای بەڕێزم کاک عەلی کە ئێستا هاتوین لێرکوان لەو ماڵەداین تەنها هەتا ئێستا ئێمە بەس عەرەقە دەستڕین هەنی لە ژوورێکی زۆر گەرم بەڵام خاتون باز لەوە دەکات کە لە سەری مانگەوە ئەمڕۆ 13 ڕۆژە کارەبا لەسەر ئەم ماڵە بڕاوە ئێمە 5 دقیقە لێرە تەحمل ناکەین خۆ دەبێ 3 منداڵی ئۆتیزم چۆن تەحمل بکەن بۆیە بەڕاستی مەکو دەستگای بەخشین دوای راپۆرتەکەی بەڕێستان کە ئێمە هەر لە کاتژمێر 11 برای بەڕێزم مامۆستازا داخلی هەوارەکان بوو و قسەمان کرد لەسەرەکە ئەمڕۆکە سەردانی ئەم خانەوادەی بکەین. سوپاس بەخوای گەورە ئێمە لە سەرەتایی وەکو سەرەتایی هاوکاری سەرەتاییمان هێناوە بۆ ئەم خانەوادە بەڕێزا من دەمێت لێرەوە دڵی ئەو منداڵانە و ئەم کاکێش خۆش بکەم کە ئۆتیزمەکەی دیارە لە 100% ئۆتیزمیتی و دووش لەوانش کە ئۆتیزمن بەڕاستی 3 منداڵی ئۆتیزم لەو ماڵی ئێمە لەسەردا هەندێک کەلوپەری خواردنمان بۆ هێناون بۆ ماڵەکەی و هەر ئێستاش ئێمە بڕی ئەو پارەیەکە لەسەریان بڕابوو کارەبایەکە ئێمە بڕی ئەو پارەیەکە 239,000 دینار بوو داخلمان کرد بە FIB و ئینشاءالله پاش 24 کاتژمێریت کە کارەباکان بۆ دەگەڕێتەوە و ئێمە هاوکاریەکی دارایشمان بۆ هێناون کە ئێستا بە خاتونی دەدەین و لێرە شۆ دەمە بڵێن بەڕاستی وەکو دەستگای بەخشین ماگانە موچێکمان بۆ ئەو 5 منداڵە کەسیان ئۆتیزمە بۆ ئەو خاتونە بەڕێزە کە لێسەدا پیاوی لەلا نەماوە ژیانێکی کرێتیاتی و بە فەخری دەبەنە سەر موچەیەکی ماگانەشمان بۆ بڕیتەوە و هاوکارێکی پێشکەش دەکەین کارەباکەشمان دەفەکرد ئینشاءالله هەندێک کەلوپەرشمان هێناوە بە هیوای ئەوە ئینشاءالله خوای پەروەردگارم کارە لە ئێمە قبول بکە پاداشتی بەڕێزت و کەناڵی ئاسمانی پەیامیش بداتەوە کە بەڕاستی چەندین جارە ئەو خانەوادە هەژارانە بە ئێمە و بە خەڵکی مسلمان و خێرخواز دەناسێنن و ئێمەش بەشتری کە سەردانیان دەکەین وەکو لە ڕابردوو خانەوادەیەکی ترتان بە ئێمە ناسان سوپاس بەخۆگەر هەموو چێکمان بۆ بڕیەوە هەم کۆمەڵێک خواردنمان پێدان و هەندێک لە خێرخوازان هاتنە سەر خەت و لە ئێستادا خانووکمان بۆ کڕیون ومێد دەکەم لەم شاشە جوانی کەناڵی ئاسمانی پەیامەوە خێرخوازان بێن بەفرێ ئەم خاتون و ئەم منداڵە ئۆتیزمانە کە بە ئێمە ڕناوەستن ئەم خاتونە لە ماڵە چۆن بتوانین ئەم 3 منداڵی ئۆتیزم کە نازان دابنیشن چۆن سەرپەرشیان کە بێ مەحاش بێ موچە و کرێچیش وە کارە باش لەسەر ببڕێ بۆیە بەڕاستی ئومێد دەکەم ئەوەی لە توانە ئێمە بوو ئەوە موچێکمان بۆ بڕی و لەگەر هەندێک هاوکاری و کەلوپەلمان بهێناون کارەباکەمان بۆ چارەسەرکردن ئومێد دەکەین خێرخوازان چ خۆیان بێن سەردانی ئەم خاتونە بکەن خانوویان بۆ بکڕن چ لە ڕێ ئێمەوە بێ هەر کاتێک سەردانمان بکەن ئێمە لە مای 24 ساعتدا پشتیوان بەخوای گەورە هاوکاریمان بکەن ئێمە بتوانین خانوویەک بۆ ئەم خانوادە دابین بکەین. سپاسان دەکەم. دەمەوێت گفتگۆ لەگەڵ خاتون خۆی بکەم خاتون نەفیسە سڵاو لێبێت خاتون زۆر سپاس دەکەم. دەستگای بەخشین دەستگای خێرخوازی بەخشین ئەمڕۆ سەردانی ئێوەیان کردووە چیتان هەیە بۆ ئەوان بۆ کار و ساڵەچەکانیان بە شێوەیەکی گشتی و دواتریش ئەوەی کە ئێوە زیاتر پێویستانەت. بە سەرەتا بە خێر بێن و دەستخۆشی لەوانیش دەکەم و زۆر مەمنونیانم کە کارەبایەکەیان لۆ گەڕاندینەوە پێشەچی هەموو شتێکی لەبەرەوەی مندارەکانم پێڕاوە نەدەستان بەڕاستی و کەشوایەکەش زۆر گەرمە لۆ وەکو یارمەتیش هیوادارم خانووەکمان لۆ دابینکەن. بۆ ئێوە تا چەند گرینگە ئەو دابینکردنی خانوویەک بۆی کە لە کرێتیاتی دەربچن؟ وەڵڵا هەتا بری زۆر یارمەتیم دەن زۆر باشە.
ئەوەی کە کرەی ماگانەی ئێوەیە چەندە ینی ئێوە ماگانە دەبێت چەند بدەن و ئیش و کاری جەنابتان لەو چییە چۆن داهاتێک بۆ ماڵەکە پەیدا دەکەین وڵی 200,000 کرەی خانووکە بەرێ 200,000 ماری بابمە و ماری خەسوم و خزم و کەس ئەوە لۆم پەیدا دەکەن دەدەن بەخۆم هیچیت مەعاشم نییە هیچیز داهاتیشم نییە یەکەم کەسە کاک مسعەب ینی یارمەتیم دە و مەعاشمنەوە ببڕێتەوە لە حکوومەتیش هیچم نییە تۆزێک لەو کەلوپەل و پێداویستانیان هێراوە تا چەند بۆ ئێوە هەم بارسوچیەوە هەمیش پێداویستەکانتان پڕ دەکات دەستەکانیان خۆشبی زۆر مەمنونم خی گەورە پاداشتیانداتەوە یا ڕەبی سەبارەت بە منداڵەکانتان ئەوەی کە منداڵەکان پێویستیانە بۆ ئێوە چییە؟ وەکو سنتەر وەکو مەعاش وەکو داهات مەخسە ئەو شتانە زۆر لۆ من پێویستە خاستن سنتەر هەم حکمی بێ ئەم ئەهلی بی هەرسکوی بیتن بەس سنتەر بێ ینی هەم لۆوان باشە مێشتیان ئارام هەم لۆ منیش ینی یارمەتیەکە لۆ من ئیسراحاتەکە سەلامەت بی مەمنون زۆر بەخێر بێ ئەوەی کە گوێبیستی بوون لیژنەی دەستگای خێرخوازی بەخشین سەردانی ماڵی خاتون نەفیسەیان کردبووە داواکاری ئەم خاتونە بەڕێزە کە خاوەنی 3 منداڵی ئۆتیزمە ئەوە بوو کە پێداویستەکانیان بۆ دابین کرێکە لە ژیانێکی تەواو ناخۆش و نەهەمواردان ئەوەی کە بینیتان ژیانی یەکێک بوو لە هاوڵاتیان لە شاری هەولێر بە دڵنیاییەوە ڕەنگە چەندین هاوڵاتی دیکە لە شاری هەولێر ژیانی بەم جۆرە بێت بەڵام ئێمە تەنها دەنجی کەسێکمان گەیاندووە